پڕۆژەی ئاوی قوڵە سەرچاوەی دابینکردنی ئاوی لە سەدا 60 دانیشتوانی ڕانیەیە. ساڵی ڕابردوو ئەم کاتانە پڕۆژەی ئاوی قوڵە ڕۆژانە 3500 متر سێجا ئاوی دابەش دەکرد، بەڵام ئێستا ڕێژەکەی بۆ کەمتر لە 300 متر دابەزیوە و تەنیا دەتوانێت ڕۆژناڕۆژێک 30 خولەک ئاو دابەش بکات. ڕۆژانە لە ڕانیا ئاو بە کەمی دەهات، ئەو ماوەی هەتا زۆر ئاو کەمی کرد بوو، تقریبەن نزیکەی نیو کاتژمێرمان ئاو بۆ دەهات. زۆربەی زۆری جیرانەکانمان ئاویان کڕیوە، بۆ خۆشمان جارجار ئاومان کڕیوە. ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە پڕۆژەی ئاوی قوڵە نزیکەی لە سەدا 90 ئاوەکەی لەدەستدا و دانیشتوانی ڕانیە دووچاری گرفتی کەم ئاوی بوونەوە و هاوڵاتیان ڕۆژانە بە ناچاری بە تانکەر ئاویان دەکڕی. تەسیری کرد لە خەڵک، ینی خەڵک زۆر ئێستا خۆم ئاوم کڕی چەند جارێک، بەس ئەوە دەسەڵات نییە، پولە هەر وشک بووی سیانەما بوو، لەوانێ بە 3-4 سەعات جارێک پڕ دەبوو تەوزیان دەکرد. وەڵا بۆ خەم لەوانەیە 5-6 جارم ئاو کڕیوە. بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی بە ڕێوەبەرایەتی ئاوی ڕاپەڕین پشت بە بۆجەی ئاسایی بە ڕێوەبەرایەتیەکە دەبەستێت. ئەمەش دەتوانێت تەنیا بە شێوەی کاتی گرفتی کەم ئاوی چارەسەر بکات. تەنها ئەمە سوودمان لە بودجەی ئاسایی بەڕێوەبەرایەتی ئاوی ڕاپەڕین و ئەو بودجە تەواریکە لە بەردەستی بەڕێوەبەر سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕیندا سوودمان لەوە بینەوە بۆی بتوانین بیری بەدیل لێ بدەین بە هاوبەشی. بۆیە ئەمە ئەو پلانانەمان داناون لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆ بۆی بتوانین پرۆژانەکە لە داهاتوودا جێبەجێ بکرێن و پرۆژەی دەربەن تەواو بکرێت، شێش و گیرگرفتی ئاو نامێت. بە گوێرەی زانیاریەکانی ڤار لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 325 بیر هەیە و نزیکەی 15 بیر وشکیان کردووە و بەشێکی دیکەشیان مەترسی وشک بوونیان لەسرە. لە سەرەتای ساڵی داهاتووە بە کوژمەی 50 ملیار دینار چەند پرۆژێکی ئاودێری دروست دەکرێن. بەمەش گرفتی کەم ئاوی لە قەزای ڕانیە کۆتایی دێت. عەزیز هەرکی، ڤاری ڕاپەڕین.